ئەمڕۆ بەنیازین لە پرێس کۆنفرانسێکدا ئامار و کار و چالاکیەکانی بڕێبەراتی گشتی چاکسازی بۆ ساڵی 2022 بخێنە ڕووی بەڕێستان و بۆ ئەوەی زانیاری و ڕاستی و دروستی ئەو ناو چاکسازیەکان چی دەگوزارێ بگەێنە بینەرانی بەڕێزی خۆشەویستی جنابتان. من هینەکان ئەو کار و چالاکیانە دەخوێنمەوە کە ناو چاکسازیەکان بەردەوام ڕۆژانە کاری لەسەر دەکەین. ئاماری هاتوو ئاماری ئازادبووی سزادراوان و ئازادکردنی بە مەرج، لێبوردنی تایبەت، گول و ڕاهێنان، سیمینار و وەرکشۆپ، خزمەتگوزاری تەندروستی، خوێندنەوەی کتێب و ئاماری قوتابخانەکان و کارکردنی سزادراوان لە ناو چاکسازیەکان مۆڵەتی چوونە ماڵەوە واتە ئیجازەی مەنزلی کە لایەن چاکسازیەکان و دەدرێت بۆ سزادراوان. کۆی سزادراوانی هاتوو بۆ ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان کە لایەن دادگاکانی هەرێمی کوردستانەوە حکم دەدرێن ئەوانە دێن لای ئێمە 7821 کەس بووە بۆ ساڵی 2022. کۆی ئازادکراو کە سزادراو ئازادکراون لە ناو چاکسازیەکان لە ساڵی 2022 7571 کەس بووە. ئازادکردنی بە مەرج 1192 کەسمان هەبووە. ئازادکردنی بە مەرج گرتوێتەوە واتە ئیفراز شەرتی کە لایەن دادگاکانەوە پێیان دراوە لەسەر پێشنیاری ئێمە و لەسەر پێشنیاری لە ڕێگای داواکاری گشتی بەرزکرایەوە. گول و ڕاهێنانی کارمەندان کە لایەن ڕێکخراوەکان و لایەن توێژەران و یاسایەکانەوە لە ناو چاکسازیەکان بۆ سزادراوان بۆ کارمەندان کرایەوە 36 خول بووە 311 کارمەند سوودی لێبینیوە. خول و ڕاهێنانی سزادراوان 44 خول کرایەوە لایەن ڕێکخراوەکانەوە. ئەو خولانە دەورەی خەیاتیە، دەورەی حەلاقیە، ئەوانە ئەو خولانە دەگرێتەوە و 44 خول بووە 1651 سزادراو سوودی لێبینیوە. سیمینار و وەرکشۆپ کە لە ناو چاکسازیەکان لایەن ڕێکخراوەکان و توێژەران و یاساناسەکانی ناو یاسایەکانی لە ناو چاکسازیەکان ئەنجام درایە. 139 سیمینار بووە، 2198 سوودمەند هەبووە لە سزادرا و لە کارمەند. خزمەتگوزاری تەندروستی کە بە ماوەی ئەو ساڵە لە ناو چاکسازیەکان پێشکەش کراوە لایەن بنکە تەندروستیەکانی ناو چاکسازیەکان بریتی بووە لە 26199 کەس کە ئەمە بەردەوامی ڕۆژانە هاوکار بوونەوە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە ئیحالەتراون. خوێندنەوەی کتێب بۆ ئەو سزادراوانە کە بەردەوام لە ناو چاکسازیەکان ئێمە کتێبخانەمان هەیە. سزادراوان ئەو بەردەوام ڕۆژان تەواژیانی لە کتێبخانەکان بۆ خوێندنەوە 48751 جار کتێب براوە و خوێندراوەتەوە. ئاماری قوتابخانەکان ئێمە لە ناو چاکسازیەکان لە هەموو قۆناغەکانی خوێندن قوتابخانەمان هەیە و تا زانکۆ و ئەوانە 412 خوێندکاری تێدایە و دەخوێنن و لە هەموو بوارەکان لە هەموو قۆناغەکانی خوێندن.